نامەیەک لە بەردەوە بۆ بەرد. کۆتا نامەم بکە بە یاسا. نووسینی سەروەر محەممەد، خوێندنەوەی عوسمان محەممەد. سڵاو ئەی بەرد، ئادەم هەڵی نەکرد، من هەڵم کرد تۆم خۆشویست. شێتانە کەوتمە داوی خۆشەویستیتەوە، عاقڵانە خۆشت ویستم. درەختەکان گەڵای نزایان بۆ ئاسمان بەرز کردەوە، باڵندەکان دەروێشانە حاڵ گرتنی، کاتێک حاڵیان بینیم بێ حاڵم. خۆشەویستیت لاڵی کردم، بەڵام خۆزگە نابینا و کەڕیشی بکردمایە. لە پێشتردا هەمیشە پێش خەوتنم ئاواتم دەخواست بێیتە خەونم، بەڵام ئێستا ئاواتە خوازم کە خەوتم هەرگیز بەخەبەر نەهێمەوە. ئەزانی ئەمە مانای چییە؟ نازانی. هەموو چرکەکانی کاتژمێر و هەموو ڕۆژەکانی هەفتە خۆشم ویستی. لە هەموو ڕەنگێک و لە هەموو تابلۆیەکی سەرشەقامەکان تۆم بینی، جەستەم نەبێ. دڵی تەنها و پاکم، گیان و ڕۆحم بۆ ساتێکیش نەبوو لات نەبێ، پێت نەزانی. خۆزگەمە خواست ڕۆحم خاڵ خاڵۆکەیەکی هەڵواسراو بووایە بەو زنجیرەی ملتەوە، مێخەک بووایە بە گەردنتەوە، پشیلەیەک بووایە بە ئامێستەوە، جەستەشم تابلۆیەکی هەڵواسراو بووایە بە سووچێکی ژوورەکەتەوە، هەر پێت نەزانی. ئەی شیرین و قەدرگر، کە قەدرگر بووی بۆ هەموو شتێک و شیرین بووی بۆ هەموو کەسێک، من نەبێ. ئیتر پێم ناڵی چۆن ڕێگە بە خۆتەی لۆمەی پیاوێکی لاڵ بکەی. تۆ تا ئێستا بە ڕۆح نەگریاوی، هەر بۆیە نازانی فرمێسکی ڕۆح لە فرمێسکی چاو ناکە. ئەگەر خۆشی نەویستم، بۆچی هەر لە سەرەتاوە سوپاسی پش و درێژیمت کرد؟ بۆچی وا پیشانتدا هۆشی منی و هاودەمی ڕۆحمی؟ بۆچی بەو باوەڕت گەیاندم کە خوازراوی دڵی منی، کە پیاوی دیایی کراوی تۆم،
ئەوەندە لە ڕۆحم نزیک بوویتەوە ئەس بکەم هەر لە سەرەتای بوونمەوە ئەدناسم. بۆچی تا سەرێسخان بێهیوات کردم؟ ئایا باوەڕت وایە ئێوەی ئافرەت لە خۆڵ دروستکراون و ئێمەی پیاویش لەبەرد؟ مرۆڤ کاتێ دەکەوێتە خۆشەویستیەوە هەست بە مانای ژیانەکە. کاتێکیش مانای ژیان لە دەست دەدا کە لە خۆشەویستی دەوەستێ. دانی پێدانێم بە هەموو بوونمەوە خۆشم ویستی. دانی پێدا بنێ بە هەموو بوونتەوە منێ نەویست. وتم هەرگیز ناتوانێت لە خۆشەویستی بموەستێنێ، بەڵام بێڕەحمانە توانیت. بەڵێنم مابوو ئەگەر لە خۆشویستنێ بموەستێنی ئەوە بۆ هەمیشە گوێ لە گۆرانی خۆشم دەبێ هونەرمەندی خۆشەویستی خالید ڕەشید نەگرم. هەرگیز وەک دیاری مێخەک نەبەخشم، بڕیاری کێشانی تابلۆی هیچ کچێک نەدەم، پۆستە چی دانەمەزرێنم. ئەو برینی کە لە جستەدا دروستە بێ ساڕێژەکرێ، بەڵام ئەو برینی لە ڕۆحا دروستە بێ ساڕێژ ناکرێ. تەنها لەلایەن یەک کەسەوە لەبێ، هەمانە و کەسەی کە برینەکەی لە ڕۆحدا دروست کردووە. مەخابن دروستکەری برینەکەم دەروون ناسێکی بێهەست و بێڕۆح بوو. بەهۆی ڕۆحمەوە دەروونم وێران بوو بێتۆ. باوەڕم وا بوو چارەسەریەکەی کە نەتوانی چارەسەری تەنها یەک دەروون بکەی، ئەی چۆن وەک چارەسەرکاری هەزاران دەروون خۆتە ناسێنی. هەر وەڵامی نەیامەوە. ئایا لە خوێندنی زانستی مرۆڤ ناسی ئاشنای ناسینی مرۆڤ بووی یان ئاژەڵ؟ فێری چارەسەرکردنی دەروون بووی یان وێرانکردنی؟ ئەو کاتەی مرۆڤ دڵیەشکێ جەستەی نەخۆشەکەوێ، ڕۆحی پەرت پەرتە بێ، عەقڵی وێرانە بێ، بە کوشتن یەک جارە مرێ، بەڵام بە دڵشکان هەزاران جارە مرێ و هەر زیندووشە. ئەگەر کوشتنی مرۆڤ تاوان بێ، تو خوددا پێم بڵێ شکاندنی دڵ تاوان نییە؟ پێشەوەی بکەومە خۆشەویستیتەوە مردم، هیچت نەکرد بۆ ئەوەی بمژێنیتەوە. لە کۆتا پەرتووکی خوددادا ڕزگارکردنی یەک مرۆڤی بێگوناه لە مردن ڕزگارکردنی تەواوی مرۆڤایەتیە. ئەی پێم ناڵێی لە پەرتووکی سینەی تۆدا
ژیانەوەی مرۆڤ مانای چییە؟ ئایا لە فەرهەنگی تۆدا ژیان بەخشین بە پیاوێک کە لە پێناوتدا مردووە ژیان بەخشینە بە هەموو ئەو پیاوانەی نامیهرەبان بوون، ژنیان ئازار داوە یان ژنیان کوشتووە؟ خدا خۆی شاهیدە، تۆ تاوانباری بە کوشتنی منێکی بێگوناه. ئەی میهرەبان، میهرەبانی دایە دەستقەدەر. هەموو بەردەکانم دوان، هیچ بەردێک وەک تۆ نەبوو، هیچ بەردێک لە تۆ نەچوو. ئەی بەرد، بۆچی منت کرد بە بەرد؟ ئەی بەرد، بۆچی منت کرد بە بەرد؟ بەرد